لە هۆڵی سەرۆکایەتی زانکۆی چەرمۆ لە شاری چەمچەماڵ فیلمی زارێن نمایشکرا کە یەکەمین بەرهەمی هونەری ڕێکخراوی زارەیە. زارێ ڕێکخراوێکی ناحکومی و خزمەت بە هونەر دەکات. ئەم فیلمە بە هاوکاری بە ڕێسپ و باڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم بەرهەم هێنراوە و لەلایەن دەستگای میدیایی کورساتەوە سپۆنسەری میدیایی ئەم بەرهەمەی کردووە. یەکەم نمایشیمان لە شاری سلێمانی کردووە، بەڵام پێمان خۆش بوو لە ڕێگەی برادەران و هاوکارەکانمان لە قەزای چەمچەماڵ و ناوەندی کللتوری هونەری بڕیارمانجا کە فیلمی زارێ کە دووەم نمایشی بێنینە قەزای چەمچەماڵ، چونکە لەو باوەڕێن کە هونەر لەم قەزایانەیە زیاتر پێویستە، چونکە هەندێک لە قەزا و ناحیەکان لە ڕووی کار و بەرهەمی هونەری و فیلمەوە زۆر پەراوێز خراون. لەبەرەوە هەر بڕیاری جەنابی کاقوبادیش بوو کە خۆی پاڵپشتێکی گەورەی فیلمی زارێ و ڕێکخراوی زارەی کردووە. هەر قەراریە ئەویش لە دوای نمایشەکەی سلێمانی فیلمەکە کەمپینێکی بۆ بکرێت و دووهەمین شوێنیش کە فیلمەکەی تیان نمایش بکرێت قەزای چەمچەماڵ بێ. ئەم فیلمە فیلمێکە باز لە مادەی مخدراتەکە کە چۆن گەنجی ئێمە چۆن تاکی ئێمە گیرۆدی ئەم جۆرە کارانە بن و ئەم فیلمە ئیشی لەسەرەوە کردو کە چۆن بتوانێت گەنجی کورد تاکی کورد هۆشیار بکاتەوە کە دوورکەوێتەوە لە جۆرە مادانی کە خەڵک ئالووداکات و خەڵک بەرەو ماڵوێرانی و قوربەسەری ئەبات و ئێمە ئەمڕۆ لە ناو زانکۆ ئەم فیلمەمان نمایش کرد بۆ خوێندکارانی پەیمانگەی تەکنیک و پەیمانگەی نێرە جوانەکان و خوێندکارانی زانکۆ بۆ ئەوەی کە لێرەوە پەیامێک بین بەو گەنجە هەرزەکارانە بۆ گەنجە جوانانی زانکۆ کە مەترسیە لە پێشمانە کە ئەم مەترسیە خەتەرێکە تاکی کورد بۆ چەشنە ئەبار لە ڕێگەی و فیلمەوە هەموو ئەو مەترسیانەی کە لەسەر ژیانی خەڵکێ لەسەر ژیانی تاکی خەڵکێ ڕوون کرا.